توێژینەوە و دراساتی وان نییە بڵێ ئیلا بێ ئەوە نەبێ، بەڵام لە ناحی بایۆلۆجیە گە لێشی بینەوە هەتا ینی من بەخۆم بە قەنەعاتی خۆم هەتا 13 ساڵیش لەوانەی کێشە دروست نەکا، بەڵام تۆ بۆ لێکی بەرەوە 20 ساڵ 25 ساڵ فەرقە ساهی ئەم کەیسە 18 ساڵ فەرقەکەیانە، بەڵام هەیە بڕوا و هەبێ کابرا تەمەنی 50 ساڵە چێکی 15 ساڵ 20 ساڵێنێ یاخر ئەمە 30 ساڵ فەرقیان هەیە. ئەگەر فەرقەکە ئاوا 30 ساڵ بێ ئەم 50 ساڵە ڕاستە ئێستا کێشەی نییە، بەڵام پاش 20 ساڵی تر 70 ساڵ وایە کچەکە بێ بە 40 ساڵ کچەکە 40 ساڵ لە هەڕەتی لاوێتیایە کابرا 70 ساڵە ناتوانێت پێداویستیەکانی ئەم ئافرەتە دابین کات، بۆیە وردە و دەبۆشایی و فەراغ دروستە بێ خەڵکی تر خۆی پیاکە. لە هەمان کاتە ئەبێم ئافرەتە نەک ببێ بە هاوسەرە بێ بە سستەر و کارەکەی پیاوە زەخت و شەکلە و چی خۆ دەزانیتە لە تەمەنی لای ئێمە لە 6 ساڵی بە دواویتە هەمووی نەخۆشەکان دەرەکەگە هەفتا بێ کەواتە لێرایەتی دوای کابرا دڵی لە پیسەکات ئەڵێ باشە ئەمە من 70 ساڵ ئەم 40 ساڵە و من ناتوانم وەکو هەموو پیاوێک و کە 40 ساڵان بووم پێداویستەکان مەفرەدا بکەم تۆ بڵێ خیانەتم لێ نەکات دڵ پیسی ڕیرە نازانم چی باشتر وایە نزیک بن لێکەوە خۆی بەعام هەر پیاو تەمەنی گەورەترە بەعام ئەوە کە ژنێنێ تەمەنەکەی گەورەترە، بەڵام هەتا 10 ساڵ 11 ساڵ کێژە هەست بۆ 30 ساڵ بڕواو هەبێ جیاوازی هەبوو کەیسی تایبەت بەڵام نەیانیشتۆ خیانەتەکە دروست بێت، بەڵام تا تەمەنەکە نزیک بێ باشترە بۆ 11 ساڵی کێشە دروست ناکە بەس لەوە بە دواوە ئەگەر هۆکارەکانی تری لەگەڵان نەبن کێشە دروست دەکات لەبەرەوە تەمەن پێویستیە کە خۆتە زانی تر وردە بمانێنێڵێ تەمەن عومر حکمی خۆیەکە وردەوە ئینسان چوە تەمەنەوە توانای جەستەیی توانای با بڵێن هەڵچوونی هەموو شتەکانی بەرەو لاوازیە ڕوە تاقە و وزەکانی بەرەو لاوازیە زوو عەسەبیە بێت تەحمولی هەموو شتێک ناکە قسەی مناڵ ئەمە هەمووی کێشە دروست دەکەن.